ئەمە بابەتێکە کە ئێستا دەنێرێتە پەرلەمانی عێراق و لایەنە شیعەکان بە تایبەت دایانەوێ کاری لەسەر بکەن لەگەڵ بەڕێز وائیل حازم شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە گفتوگۆ دەکەم. بەڕێز وائیل زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24 ینی سونەکان بە تایبەتیش محەممەد حەلبوسی لە تۆڕی ئێکس لەم بارەیەوە شتێکی نووسیوە باز لەوە دەکات کە حەشدی شعبی ناتوانێت لە ژێر هەیمەنەی حیزبی عەتا دەربچێت. پێتان وایە کە حەشدی شعبی دەتوانێت ئەگەر لە پەرلەمان یاساکەی بۆ ڕێک بخرێتەوە وەکو هێزە چەکدارەکانی دیکەی عێراق مامەڵە بکات؟ يعني بداية مساء الخير عليكم وعلى جمهوركم. ئێوارەی ئێوە بینەرانی کوردستان 24 باش بێت زۆر سپاس. ئەو قسەیەی کە سەرۆکی پارتی تەقەدوم کردوێتی سەبارەت بە یەکێک لە مادەکان بە تایبەتی ئەوەی پێوەستە بە ئەندامانی حەشدی شەعبی بەوەی کە پارتی عەتا و بەڕێز فاڵح فەیاز پشتگیریان دەکات هیچ کەسێک نییە لە عێراق ئەمڕۆ تا ئێستا با بڵێم بەرەنگاری ئەم یاسایە بوو بێتەوە و ڕازی نەبوو بێت بەم یاسایە بە پێچەوانەوە. ئەمڕۆ هەموو لایەک لەگەڵ ئەوەدان کە ئەم یاسایە یاخود ئەم پرۆژە یاسایە بە شێوەیەکی یاسایی جێبەجێ بکرێت و بە شێوازێکی دامەزراوەیی دامەزراوەکە بینا بکرێت. بەڵام هەندێک خاڵی تێدایە کە بەڕاستی مایەی با بڵێن ڕێزنێنەنان و سوکایەتین بۆ حەشدی شەعبی و بۆ ئەندامانی حەشد. المنتسب بالحشد الشعبي من استغلاله لأغراض انتخابية. نعم. قضية الاستغلال لو خاڵانە بنمونە قۆستنەوە بۆ هەڵبژاردن بەکارهێنانی ئەندامانی حەشدی شەعبی بۆ هەڵبژاردن. ئێمە ئەمڕۆ هەموو عێراقیەکان ئەوە دەزانن کە حەشدی شەعبی لە هەندێک ناوچەی دیاریکراوی عێراقدا بەوە هەڕەشیان لێ دەکرێت یان ئەوەی کە کاتی دەنگدان بۆ دەنگدان بە کەسێکی تایبەت ڕادەست دەکات یاخود لە کارەکەی دوور دەخرێتەوە و دەبێت دەست لە کار بکێشێتەوە. بەڵام ئەمە بەڕاستی نەدابورێتێکی با بڵێن عێراقیە نەدیموکراتیە نە لە بەرژەوەندی حەشدی شەعبیشدا ئەم جۆرە هەڵسوکەوتان. ئێمە باسی دامەزراوەیەکی سەربازی ئەمنی دەکەین ئەو کەسەی دایمەزراندووە ئەبوو مەهدی موهەندس بوو و ئەو بەڵێنی بە خۆیدا بوو خۆی ئەگەر هات و حەشدی شەعبی دەستی لە پرسە سیاسەکان وەردە دەست لە حەشدی شەعبی دەکەشێت. بەڵام لە ڕاستیە ئێوە پێتان وایە حەشدی شەعبی دەست لە پرسە سیاسیەکان وەرنادا؟ لدعم جهات معينة. بەدڵنیاییەوە دەست لە بابەتی سیاسی وەردەدات بۆ سەرۆکاتی دەستەی حەشدی شەعبی پارتێکی سیاسی هەیە بۆ خۆی بەشدارە لە هەڵبژاردن و ئەم پارتە سیاسی هەندێک کەس هەڵدەبژێت هەندێک پارێزگادا و ئەندامانی حەشدی شەعبی ناچار دەکات بە دیاریکراوی دەنگ و کەسانە بدات بۆ ئەوەی سەر بکەون و بتوان نوێنەری ئەم حیزبە دیاریکراوە لە پەرلەمانی عێراقی. ئەمە خاڵێکی نەرێنیە خاڵێک حەشدی شەعبی لاواز کردو ئەوی بەڕێز حەلبوسی باسی کردووە ڕێک پێکانی ئەم بابەتەیە و بەدڵنیاییەوە بەڕێز حەلبوسی هێرشی نەکردوتە سەر یاسا بەڵام هێرشی کردوتە سەر ئەم خاڵە و ئەم خاڵێکی نەرێنیە وەکو گوتم و تەنیا بەڕێز حەلبوسی ڕخنەی لەم خاڵە نەگرتووە بەڵکو گەلێک سیاسی سونی دیکە و لە پشت میدیاکانەوە خەڵکێکی دیکەش لە خودی شیعەکان ڕخنەیان لەم خاڵە گرتووە هێرشیان کردوتە سەر ئەم بابەتە. تەنانەت ئەمە کاریگەری لەسەر پرسی کوردیش دەبێتەوە لە بارودۆخی کورد کاریگەری دەبێت چونکە لە زۆر هەڵبژاردندا کاندیدی کورد و سونە و شیعان کاتێک تۆ دەسەڵاتێکی بەنمونە لە مووسڵ ئەم پرسە دەقۆزیتەوە و حەشدی شەعبی بەکاردێنی وەکو دەسەڵات کاریگەری لەسەر بارودۆخی دیموکراتی دەبێت و کاریگەری لەسەر پێکاتەی کورد و سونە و خۆی شیعەکانیش دەبێت. بۆیە ئێمە ئەمڕۆ وای دەبینین کە زۆرێک لەو دەنگانێک کە بۆ ئەوە بەرزبوونەتەوە ئەو یاسایە بەو شێوازە بێت چونکە ئەو مادەیە بۆ خۆی باسی لە چی کردو باسی لەوە کردووە کە ئەندامی حەشدی شەعبی دەکرێت بەهۆی ناشایستەییەوە لە کارەکەی دوور بخرێتەوە. بەڵام شتێک نییە بە ناوی ناشایستی چۆن تۆ بڕێت دەدەی شتێک ناشایستەییە چونکە شایستەیی لە
سەربازی وەرگرتنی ڕاهێنانە بەڵام ئامان لە شایستەی مەبەستیان دەنگدانە ڕێک ئەمە پلانێکە بۆ بەکارهێنانی حەشدی شەعبی بۆ ئەم پرسە بۆ ئەوەی زیاتر کۆنتڕۆلیان بکەن و بە یاسا ئەم بابەتە باڵێ بسازێنن و ئەندامەکانیان بە یاسا سزا بدەن و ئەوەیان بەسەردا بسەپێنن کە دەنگ بەکێ بدەن کاندیدی عاتا یان کاندیدێکی باشە بەڕێز حازم ینی ئەم پرۆژە یاسایە لە 2019 لە پەرلەمانی عێراقا بەهۆی نێوەڕۆکەکەیەوە کە ناکۆکی لەسرە تێنەپەڕێنراوە پێتان وایە ئێستا گۆڕانکاری لە نێوەڕۆکەکەی دەکرێت یاخود ڕێکەوتنێکی سیاسی هەیە لە نێو کوتلە سیاسیەکان بۆ ئەوەی کە پرۆژە یاساکە تێپەڕێنن؟ يعني هسه هو القانون احنا كلنا نعرف ياسا وەکو هەمومان دەیزانین یاخود حەشدی شەعبی و بابەتی گروپە چەکدارەکان بەگشتی بە حەشدی شەعبیشەوە ئەمە ئەو بابەتانن کە چوارچەوەی هەماهەنگی لە خۆی گرتوون و چوارچەوەی هەماهەنگیش کورسێکی زۆری لە پەرلەمانی عێراقدا هەیە بۆیە ئەمە شتێکی سروشتیە و دەکرێت هەندێک هاوپەیمانی ببەستێت بە تایبەتیش کە بەشێک لە سونەکان لەگەڵ چوارچەوەی هەماهەنگیدا لە هاوپەیمانێک و تەنها بەشێک لە کوردەکان لەگەڵ ئەواندان هاوپەیمانێتێکیە بۆیە ڕەنگە ئەوان ئەم یاسایە تێپەڕێن بەڵام ڕاستیەکە ئەوەیە ئەگەر یاساکە بەم شێوازە بڕوات دامەزراوەیەکی ئەمنی ڕەسەن بنیاد نانێت کە بتوانێت بەرگری لە عێراق بکات بەڵکو دەبێتە هۆی پەرتەوازەیی حەشدی شەعبی بۆ دەیکات بە ئامرازێکی سیاسی بۆ هەڵبژاردن نە زیاتر نە کەمتر بۆیە ئێمە پێمان وایە کە پێویستە لەم بابەتە وریابین و ئاگامان لە داهاتووی ئەمنی عێراق بێت بە تایبەتی چونکە ئەمان ئەمڕۆ کە ڕخنە لەم خاڵە دەگرن لەم مادەیە دەگرن بە دیاریکردن داوای هەمواری دەکەنەوە داوا دەکەن هەموار بکرێتەوە بۆ ئەوەی دامەزراوەیەکی ئەمنی با بڵێن ڕەسەن بنیادنی نەک دامەزراوەیەکی بە سیاسی کراوتا لە بابەتی هەڵبژاردندا بەکار بێت بۆ ئەوەی کێ ناڵێ دوو بەیانی لە پرسی دیکەش بەکار دێت حەشدی شەعبی دامەزراوەیەکی ئەمنی ئەرکێتی هەموو خەڵکی عێراق بپارێزێت نابێت ئەمرازێک سیاسی زۆر سپاس دەکەم بە ڕێز وائیل حازم شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵم بووی دەست خۆش.